ئەوانەی کە بەشتانی فانی گەمارۆدراون، ئەوانەی تەنها هەست بە دیوەفانیەکەی دنیا و ئەم چوارچێوە تەسکەی دەکەن، وەک ئەوەی ژیانیان لە زینداندا بەسەر بەرن، ویژدانی فراوانی خۆیان تاریک دەکەن. زۆرێک لەمانە هەر کاتێک هەست بەم تەنجی و تەسچیە دەکەن، یان مەفتون بەو ڕابردووە دەژین کە بەلایەنەوە پرشنگدارتر و شکۆمەندترە، یاخود بە خەون و خولیای ئایندەیەکی ڕەنگاوڕەنگەوە دەژین و بەمە هەوڵ دەدەن دڵی خۆیان بدەنەوە. لەبری ئەوەی بتوانێت لە کات و ساتی ئێستادا قسەیەکی بۆ وتن هەبێت و بۆیەی دڵ و دەرونی خۆی لێیان بسوێت و بۆ فەزای فراوانتری ڕۆح بەرز ببێتەوە، یان بۆ دڵدانەوەی خۆی چاو لە ئێستا و داهاتوو دەنووقێنێت و هانا بۆ ڕابردوو دەبات، یان بە تەسەوری ئایندەیەکی بێڕەگ و ڕیشە و بنەما دڵی خۆی دەلاوێنێتەوە. گومانی تێدا نییە کە هەموو ئەمانە هیچ جۆرە دڵنەواییەک نابەخشن، بەڵام ئەم کەسە هەرچەند دەکات لەمە تێناگات. بەڵێ، داهاتوو هەرگیز نابێت لەبیر بکرێت و دەبێت بکرێت بە جێگای کێشان و جێبەجێکردنی نەخشەکانی بنیادنان و ژیاننەوە و ڕێزی لێ بگرێت. ڕابردوویش کۆداریشمان دەبێت هەر دەمیادی بەخێری بکرێتەوە، وەک سەرچاوەیەک ئەژمار بکرێت کە لە بەرخاتری ڕەگەکانی ڕۆح و معنامان هەمیشە سەری لێ بدرێت. لە پاڵ هەموو ئەمانە دەبێت زیاتر هەڵوێستە لە سەرکاتی ئێستا بکرێت و هەڵبسەنجێنرێت. بەڕای من ڕێگەی ڕزگاربوونیش لەو تەسچی و تەنجیەی کە هەندێک بێزار و بێتاقەت دەکات هەر ئەمەیە. ئەجینان نەپەنابردن بۆ ئەفسانەکانی ڕابردوو لە تاو تاریکیەکانی ئێستا و نەچاو بواردن لە سروشتی شتان و بۆ دانەدەست هەندێک خولیای بێبنەمای داهاتوو هەرگیز بە جێگایەکمان ناگەێنن. هەتا ئێستا ئەم خولیایانە جگە لە پترکردنی حەسرەت، هیجران و دڵشکانمان سوودێکی تریان نەبووە. بەڵام بەداخەوە هەندێک کەس لە بری ئەوەی بەهۆی ئیمان و پەیوەندی بەخواوە تەسچی و تەنجی دۆخی ئێستایان تێپەڕێنن، بەردەوام لە حاڵێکی بزۆکدا دەژین و بە خەیاڵی بۆش تەمەنیان بەڕێ دەکەن. ژیان بۆ ئەم جۆرە کەسانە زۆر کەم و سنووردارە، نەقوڵیەکی وای هەیە کە وەڵامی ئاواتەکانی مرۆڤ بداتەوە و نە لە ڕوانگەی فراوانی هەستەکانیشەوە لایەنێکی وای هەیە کە بەڵێنی هیوای پێ بدات. هەتا بڵێیت بێوەفایە، نە لە خواردن تێر دەبێت، نە سوپاسی دەرخواردان دەکات. دیارنیەهی تۆیە یان نا، تەمەنێک لەسەر پشتت هەڵی دەگریت کەچی لە پێچێکی نادیاردا بەبێ خواحافیزی دەڕوات. بەڵێ، هیچ کەسێک پەیمانێکی لە دەستدا نییە کە ماوەی ژیانی تێدا نووسرا بێت. دیاریش نییە تێگرای تەمەنی دانیشتوان وەفای بۆ کەسێکی دیاریکراو دەبێت یان نا. ژمارەی ئەوانش کە هەتا دوا دڵۆپی قەدەرەکەیان دەژین بە گوێرەی هەلو مەرج و ژینگەکان جۆرا و جۆرە. ئینسان لە بەیانیەک یان ئێوارەیەکدا یان لە هەر یەکێک لە کاتژمێرە نادیارەکانی شەو و ڕۆژدا کاتێک خەریکی کاری خۆیەتی و لە غەفڵەتدایە، بێئاگایە لەو ڕووداوە چاوەڕوان نەکراوەی بەردەمی، کاتێک بە ڕێگایەکدا دەڕوات، کاتێک سەرقاڵی کارێک لە کارەکانیەتی بێ ئەوەی دەرفەتی تەواوکردنی کارەکەی پێ بدرێت، بلیتی کۆچی دەدەنە دەستی. ئیدی هەموو شتێک بۆ ئەو کۆتایی دێت، دابڕاوە لەوانەی کە بەجێی هێشتون لە ماڵ و منداڵ، سەروەت و سامان. ئیدی لەگەڵ هیچیدا ڕوبەڕوو دەبنەوە، ئەوانەی تەمەنێک گریاون و کڕوزاونەتەوە، یاخود ئەوانەی کە شوێن تەرمەکەی کەوتون. چەند نامۆیە گەر بە درێژایی تەمەنێک حساب بۆ کۆتاییەکی لەم جۆرە نەکرابێت. چیتر بەردەوامبوونی حسابەکانی تر ممکن نییە، چونکە دەفتەری حساباتەکانی کەسەکە داخراوە و قۆناغێکی نوێی محاسبەی وەها کراوەتەوە کە سەرجەم حسابەکانی تر ژێر و ژوور دەکات. دەکرێت بەمە بڵێن قۆناغی ماڵ ئاوایی لە هەموو شتێک، ماڵ ئاوایی لە ژیان، ماڵ ئاوایی لە جوانیەکان، ماڵ ئاوایی لەو شتانەی تاممان کردوون و لێیان تێر نەبووین، ماڵ ئاوایی لە گشت ئەو هیوا و ئاواتانەی کە ئاوا بوون. لە دۆخێکی لەم جۆرەدا کە تێگرای ئارەزوەکان بوونەتە خۆڵەمێش، گشت خولیاکان گۆڕاون بە سەراب، هەموو ئومێدەکان تەختی زەوی بوون، سەرجەم حوزنەکان هێندەی ترخەست بوونەتەوە، هەموو ئایدیالەکان گۆڕاون بە خەونێکی ڕووخاو، هەموو کەسێک هەست بە لەرزین و هەژان دەکات، لەوانەی شەبڕ و خێت و بکەوێتە سەر ئەژنۆ، بەڵام چیتر شتێک لە دەستی مرۆڤدا نەماوەتەوە. تاڵ و تفت بیر لە نێژرانی خۆی دەکاتەوە لە ژێر خاکدا،
ئارەقی سارد دەڕژێت کاتێک دەبینێت فەنابوون دەرحەق بەویش کار دەکات. ئیتر بە ناچاری دەناڵێنێت لە هەمبەر خاپووربوونی کۆشک و تەلارەکاندا تێکشکانی خولیاکان، پێکەنین و ڕابواردنەکان و تەواوبوونی خۆشویستن، خۆشویستران و تامکردنی دنیا، ئیدی لورەی خەزان لە دنیای ڕۆحیدا هەڵدەکات. هەموو بایەکی هەڵکردوش دەنجی خاڵی بوون لە ژیان بەگوێی ئەودا دەدات. بەهۆی هەستێکی بۆشی لەم جۆرەوە لە دیدی ئەودا ئەو کلتور و شارستانیەتی و فەلسەفانەش کە لە هەست و بیر و ئەزموونی هاوبەشی ملیۆنان و ملیاران کەس پێکاتون، هەمویان دەڕۆن و لە هەمان بۆشاییدا خاڵی دەبنەوە. هاتووەکان وەک سێبەر دێن، ڕۆیشتوەکانی شتێکەڵ بە خەیاڵات دەبن و لە ناو دەچن. ئیتر بەم جۆرە هەموو ئەو شتانەی کە ڕۆژانێک تازە و پەمەیی دەبیندران و تێگرای چالاکیەکانی ژیان جێی خۆیان بۆ چوارچێوە بۆشەکان، خەت و هێڵی کاڵ و نەبوونە ساردەکان چۆڵ دەکەن. ئیتر نەبریسکەیەک لە جوانیە خەمڵا و ڕەنگا و ڕەنگەکان، نە شوێنەوارێک لە سیما درەوشاوەکان، نە ئاسەوارێکیش لە ئاریشتە سەرنجڕاکێش و سەرسوڕهێنەکان ماوەتەوە. بنی ئەو دنیا درۆینەیە بینراوە و تەنانەت ڕوخسارە هەرە خۆشەویستەکانیش لەو ڕێگایانەدا کە نەبوون شێلاونی چەشنی گەڵای پاییزوان. بەڵێ، لای هەندێک ئەو کەلێن و چاڵانەی کە مردن لە ڕۆحی ئینساندا دروستی دەکەن، هەر کەسێک دەرگای ئەم بۆشاییەی لەسەر بکرێتەوە، هەروەک لە بەرامبەر نەمانی خۆیدا هەڵدەلەرزێت، لە هەمبەر ڕژانی کەسانی دیکە، میلەتان و تەنانەت تەواوی بوون و گەردوونیش بۆ ناو هیچێتی دەسڵەمێتەوە و لەرزەی پێدەکەوێت. مزرابی ئەم جۆرە کەسانە بەردەوام ئاوازی حەسرەت و هیجرانی لێوە هەڵدەستێت. لە دەوروبەریاندا بەردەوام دەنگ، ئاخ و داغ دەبیستێت و بەدەم سکاڵای هاتوومەتە ئەم وەحشگایەوە و پەشیمانمەوە دەناڵێنن. سەبارەت بەوانەی کە لە بازنەی تەسچی جسمانیەتدا دەژین، گەنج بنیان پیر، کۆتاییەکی لەم جۆرە حەتمیە. لەوانەیە سەرکوتکردنی هەستەکان بە شەراب، قومار، ڕابواردن و سەرگەرمی دڵنەوایی هەندێک لەوان بکات، بەڵام بە هیچ جۆرێک بەختەوەریان ناکات. بە پێچەوانەوە ئەوانەی مبتەلای ئەم شتانە بن هەموو ساتێک لە دڵە ڕاوچێ هەڵچوون و شێتیەتیدا دەژین، هاوڕێ لەگەڵ ژانە ناوەکیەکاندا دەناڵێنن، لەگەڵ هەستە زۆر تاریکەکاندا هەناسە دەدەن، بەردەوام لە باوەشی شڵەژان، پەرێشانی و بزرکاندا دەژین. ئەوە ئیمان، ئومێد و فراوانی ویژدانن کە مرۆڤ لە تەنگی و تەسچی خۆی ڕزگار دەکەن و لە فەزای بەرینی دڵ و ڕۆحدا دەیگەڕێنن. تەپوتۆزی ئیلحاد، نکۆڵی، شک و گومانەکان دەسڕن و هەناسەیەکی ئاسوودە بە هەمووان دەبەخشن. زیندانەکان دەگۆڕن بە کۆشک و سروە فیردەوسیەکان بەسەر مرۆڤدا دەگەڕێنن و ئەم ئادەمی زادە بچووکە دەگەیەنن بە گەورەی و فراوانیەک هاوتای گەردوونەکان و بگرە لەوانیش بەرینتر. نازانم دەتوانین ئەمانە بۆ ئەو نابینایانەی ئەم ڕۆژگارە باس بکەین کە لە تەسچی جسمانیەتدا چەقیون و فراوانی ناوڕۆحیان نابینن.